گرژی و ئاڵۆزیەکانی عێراق و حکمی تاگڕەوی شیعە وای کردووە عارەبی سونە لە ئێستادا لە هەموو کات زیاتر خواستی لەسەر دروستبوونی هەرێمیشی سربەخۆ هاوشێوەی هەرێمی کوردستان هەبێت. ئەندامە زمانی پارێزگاکە داواکاریێک پێشکەش دەکەن یان یەک لەسەردا عوشر. شارەزایەکی دەستوریش دەڵێت بەپێی دەستور عارەبی سونە دەتوانێت هەرێم بۆ خۆی دروست بکات، بەڵام ڕەنگە شیعەوە بە ئاسانی ڕازی نەبێت سونە هەرێمێکی تایبەت بەخۆی هەبێت. هەرێمەکان لە دەوڵەتی عێراقی فیدرالی لەسەر ئەساسی سونە و شیعە و کورد دروست نابن، لەسەر ئەساسی پارێزگاکان دروست دەبن. مادەی 116 لە دەستوری اتحادی باس لەوە دەکات کە عێراق دەوڵەتێکی فیدرالیە پێک هاتێ لە پایتەخت و چەند هەرێمێک و چەند پارێزگایەکی دەرەوەی هەرێمەکان، و لە مادەی 119 ڕێکارەکانی دروستکردنی ئەو هەرێمانەی باس کردووە کە دەڵێ پارێزگایەک دەتوانێت هەرێمێک دروستکە یان چەند پارێزگایەک بێکەوە. کەواتە باسی ئەوە نییە سونە یان شیعە یان کورد، بەڵام ئەو پارێزگانەی کە زۆر نیە دانیشتوانەکانی سونەن یان کوردن یان پێکاتێشترن دەتوانن بەو ڕێکایە دەستوریەی داوای پێکەنانی هەرێمی خۆیان بکەن. لە ئەگەری دروستبوونی هەرێمێکی سونی لە عێراق ڕەنگە لە ڕووی خاکۆ کێشە بۆ هەرێمی کوردستان دروست بێت، بە تایبەتی لە ناوچە کێشە لە سەرەکان، چونکە بەشی زۆری ئەو ناوچانە دەکەونە سەر سنووری نێوان کورد و عارەبی سونە. چاودێرێکی سیاسیش دەڵێت دروستبوونی هەرێمی عارەبی سونە لە بەرژەوەندی کووردە دەبێتە زمانێکیش بۆ جێبەجێکردنی مادەی 140، چونکە عارەبی سونە بە پێچەوانەی شیعە لە گفتوگۆ و دانوستانەکان لەگەڵ کورد زۆر نەرمن. لەبەر ئەوەی یەک عەرەبی سونە ئێستا با تێلێک تێگەیشتێکی چاک لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ کورد تێگەیشتووە کە کورد هیچ کاتێک با بڵێن مەترسی نیە لەسەر سونە لەسەر عەرەبی سونە. بۆیە کوردش هەمیشە هاوکاریان بووە لەو فترەیەکە لێیان قەوماوە و پێم وایە عەرەبی سونە نەرمیونیانی دەنوێنیتر لە مەسەلەی یەکراکردنەوەی جێناکۆکەکان کە ئێستا لە نێوانی ئێمە و با بڵێن بەغدادا هەیە. نەک ئێستا ئێمە پێشانیش لەگەڵ ئەوەدا بووین بۆ ئەوەی هەرێمەکەی ئێمە بە هاتووی نەمێنێتەوە هەرێمی دیکەش لە عێراق دەبێت. عێراق فعلەن بە شێوەیەکی ڕاستەقینە ببیتە عێراق ببێتە عێراقێکی ئیتحادی فیدرالی کە ئێمە مەبەسمانە. هەرچەندە دەستور ڕێگەی داوە کە هەر پارێزگایەک یان چەند پارێزگایەک هەرێم بۆ خۆیان دروست بکەن، بەڵام پێناچێت سونە بتوانێت لە ئێستادا ئەو هەرێمە ڕابگەێنێت کە نێتی لێهێناوە، چونکە پێکهاتەی شیعە و بەشێکی زۆر لە وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی زلهێز لەگەڵ یەک پارچەی خاشی عێراقن. سونەش پشتیوانیەکی وا بەهێزی نییە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.